قۆناغی کە تیای دەژین کە 4-5 ساڵی ڕابردووە کۆمەڵ پێی خستە قۆناغێکی نوێ ئەویشەوەیە کە وەکو حزبێکی سیاسی ئیسلامی هەستی بە ئەرکی سەرشانی خۆی کرد کە دەبێت داکۆکیکەری مافی هاوڵاتیان و بەشبەینەتان و مەزلومانی کوردستان بێت. پێشتر ئەو ڕەخنەمان لەسەر بوو کە ئێمە گرنگی بە داخوازی و کێشە و گرفتی هاوڵاتیانی کوردستان نادەین. ئێمە لەم 4 ساڵی پێشووە لەکوێ هاوڵاتی ئێمەی پێویست بێ بە ئیعلاممان، بە سیاسەتمان، بە لێدوانمان، بە پەرلەمانتارانمان، بە وەزیرەکانمان لەوێ بووین. ئێستا پارتی و هەوادارانی پارتی هەڵیان پێچاوین بەغا جێبێڵین بۆ لەبەر ئەوەی لە 2003ەوە کە کورد چۆتە بەغدا بەس شەڕی پۆستێتی، شەڕی پارەیەتی، شەڕی وەزیرێکی کە داینا چۆن لە ڕێ وەزیرەوە وەزیرەکەش دەوڵەمەند بکە و خۆشیان دەوڵەمەند بکەن. ئەوە سیاسەتی پارتی و یەکێتی بوون، هەموو دەواازەکانیان لە خەڵکی کوردستان داخستووە، تەنها ڕێگایەک ماوەتەوە کە بەغدا ئێستا بۆ کورد.